مەلا بەختیار گۆمەکەی شڵەقاند. نزیکەی 4 ساڵ بەر لە ئێستا و لە 7 حوزەیرانی ساڵی 2017دا نوێنەرانی زۆرینەی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە سەرۆکایەتی مەسعود بارزانی کە ئەو کات سەرۆکی هەرێمی کوردستان بوو لە سەرۆکایەتی ئەو کاتی هەرێمی کوردستان کۆبوونەوە و بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆمی سربەخۆیی کوردستانیان لە ڕۆژی 25 ئەیلولی هەمان ساڵ دەرکرد. پارتی دیموکراتی کوردستان و خودی مەسعود بارزانی سەرۆکی ئەو حیزبە لەو کاتەدا لەلایەن ئەندامانی پارتی و خودی حیزبەکانی دیکەشەوە وەک عەرابی ڕیفراندۆم ناویان دەهێنرا. کار گەیشتە ئەوەی بەشێکی زۆر لەو حیزبانەی لە ڕابردوودا ناکۆکیان لەگەڵ پارتی هەبوو ڕۆژانە لە بارەگای سەرۆکایەتی هەرێم چاویان بە بارزانی دەکەوت و تاویان دەدایە گڕی ڕیفراندۆم. دوای زیاتر لە 4 ساڵ لەو وادەیە وردە وردە نهێنیەکانی پشت ڕیفراندۆم و ڕۆژانی کۆبوونەوەی ژوورە داخراوەکان ئاشکرا دەبێت. بەڵام ئەم جارە ئەو کەسانە نهێنیەکان ئاشکرا دەکەن ڕۆژنامەنووسانی بیانی یاخود لایەنە نارەکانی ڕیفراندۆم نین، بەڵکو خودی ئەو کەسانن کە بەشدار بوون لە بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆمدا. ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم ڕەنگە لە بیری خەڵکیدا کاڵ بوو بێتنەوە، بەڵام هێشتا بۆتە کەرەستەیەکی زیندوی شەڕی ڕاگەیاندن و ململانەی نێوانیکێتی و پارتی تا هەر کاتێک لە ناکۆکی دابن بەڕووی یەکدا بەرزی بکەنەوە. یەکێتی پێی وایە هەڵەی ڕیفراندۆم بوو کە کورد کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکەی لەدەستدا، بەڵام مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی و یەکێک لە کارێکتەرە دیارەکانی نێو بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم لە نوێترین چاوپێکەوتنیدا ئەوەی ئاشکرا کرد مەرجی یەکێتی بۆ چوونە نێو ڕیفراندۆم بەشداری پێکردنی کەرکووک و ناوچە کێشە لە سەرەکانی دیکە بووە لەو ڕیفراندۆمەدا. بۆ مێژوش هەیڵم لە ڕیفراندۆمە دوو داخوازی یەکێتی چووە ناو پرۆسەکە بە قەراری یەکێتی: یەک سەربەخۆیی کوردستان، دوو ناوچە کێشە لەسەرەکان. ئەمە بە بڕیاری یەکێتی نیشتیمانی کوردستان چۆ کۆبوونەوەی 7 حیزبەکە ئەجینا لە 7 حیزبەکە و پارتی نەباسی سەربەخۆیی کوردستانیان لە پرۆژەی ڕیفراندۆم ئەکرد، نەباسی ڕیفراندۆمیشیان لە ناوچە کێشە لەسەرەکان کرد کە یەکێتی بڕیاریدا بە بڕیاری سەرکردایەتی و زۆرتریش بەرادرانی کەرکووک ئیسراریان لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم لە کەرکووک و ناوچە کێشە لەسەرەکانە کرد. بەلاغەکەش هەر بەوە نووسرا ئاخر بەلاغی کۆمونی سەرکردایەتی بخوێنەرەوە ئەو دوو مەطلبەی ئێمەی تایە. دوایی پارتی یان ئەوە ڕیفراندۆم قبوڵ مەکە یان ئەوە داخوازەکانی یەکێتیش قبوڵکە، جینە پرۆسەکە ئەو کاتی تێکرد. لە بەرامبەردا پارتی کە یەکێتی تۆمەتبار دەکات بەوەی ئەو حیزبە هۆکار بووە بۆ شکستێنانی ڕیفراندۆم و لە دەستدانی کەرکووک، بەڵام ڕاستەوخۆ چەند ڕۆژێک لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆم مەسعود بارزانی پەیامێکی ڤیدیۆیی بڵاو کردەوە وتی داوا لە بەغدا دەکەین دەرگای گفتوگۆ دانەخات. ئەم ڕیفراندۆمەی ئەنجام دراوە نەبوو فەرزکردنی ئەمری واقعە و نەبوو دیاریکردنی سنوورە، بەڵکو بوو ئەوە بوو گەلی کوردستان بە شێوەیەکی دیموکراتی و ئاشتیانە ڕێی خۆی لەبارەی چارەنووسی خۆی دەرببڕیت. جارێکی تر داواتان لێ دەکەم وەرن بۆ بە گفتوگو چارەسەری کێشەکان بکەین. داوا لە بەڕێز حەیدەر عەبادی و هەموو هێز و لایەنەکانی عێراقی دەکەم ئەوانەی بڕوایان بە گفتوگو هەیە دەرگای حوار دانەخەن. ڕاکێشانی پەنجەی تۆمەت بۆ پارتی لەلایەنیکێتیەوە کە بۆتە هۆی لە دەستدانی کەرکووک و ئەو نهێنیانەی مەلا بەختیار لەبارەی ڕیفراندۆمەوە ئاشکرای کردن بەر لە پارتی دەبێت بۆ ئەندام و لایەنگرانی یەکێتی ببێتە ڕاستیەک کە ئەگەر کەرکووک لە دەست کورد چووە ئەوە بەشێکی هۆکارەکەی پەیوەندی بە حیزبەکەی خۆیانەوە هەیە، وەک چۆن ئەندام و لایەنگرانی پارتیش ئەو ڕاستیە لە بەرچاو بگرن کە پارتی لەسەر ئاستی باڵا لە کەسی یەکەمی ئەو حیزبەوە تا کەسی دووەم و بەرپرسانی دیکەی جەختیان لەوە دەکردەوە ڕیفراندۆم بۆ سربەخۆیی نەبوو. لە ماوەی ڕابردوودا وشیار زێباری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی و کەسایەتی دیاری نێوپرۆسی ڕیفراندۆم لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیان لێدوانم هەیە لەو کاتەدا وتومە ڕیفراندۆم بە مانای جیابوونەوە لە عێراق یاخود دروستکردنی دەوڵەتی کوردی نییە.
لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا پارتی و یەکێتی لەسەر جەم ئاستەکان یەکتریان تۆمەتبار کردووە بە شکستی ڕیفراندۆم و هۆکاری لە دەستدانی زیاتر لە نیوەی خاکی هەرێمی کوردستان بە جۆرێک کە لە ڕاگەیەندراوی دووڕۆژی ڕابردووی بارەگای بارزانی و سەرکردایەتی یەکێتیدا دیسان هەمان بابەت باس کرایەوە و هەریەکە و لەلایەکەوە بەرامبەرەکەی بە هۆکاری شکست و لە دەستدانی دەستکەوتەکانی سەردەمی ڕیفراندۆم دەزانی. بەڵام ئەوە تا ئێستا بەرپرسێکی باڵای یەکێتی و یەکێک لە بانگەشەکارانی ڕیفراندۆم ئەو گرێکوێرەیە دەکاتەوە و بەشێک لە ڕاستیەکان ئاشکرا دەکات. بەڵام ئاخۆ قسەکانی ئەو بەرپرسە دەبنە هۆی ڕەوینەوەی ململانێ و شەڕە میدیاییەکەی یەکێتی و پارتی لەسەر ئەو بابەتە یان دیسانەوە ئەمیش دەبێتەوە بابەتی گەرمی گەڕێکی تری بەیان نامە و شەڕی ڕاگەیاندن و لێدوانی بەرپرسانی یەکێتی و پارتی